سلااوان لێبێت ئەم کاتتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن وەکو هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەمڕۆ ئێمە لە زانکۆی سلێمانین هۆڵی کۆنگرس دیارە بەجێی خۆشحاڵیە و بۆ یەکەمین جار گەورەترین پرۆژە یاخود گەورەترین کەمپینی کتێب کە لە هۆڵی کۆنگرس بەڕێوە دەچێت دیارە ژمارەکەی 15122 کتێب لە تەواوی ئەو کەسایەتیانی کە حەز و خولیان هەیە بۆ خوێندنەوەی کتێب تەواوی کتێبەکانیان هێناوە بۆ ناوەندێکی ئەکادمی و لە هەمان کاتە ئەتوانین بڵین لە تەواوی کتێبخانەکان و یاخود خوێندکارانی خۆشەویستیش کتێبیان هێناوە بۆ ناوەندێکی ئەکادمی تاوەکو دووبارە ئەم کتێبانە ببەخشرێت بۆ کەسانی کە حەز بە خوێندنەوەی کتێبەکەن تاوەکو دووبارە خوێنەر ئاش ببێتەوە لەگەڵ کتێبە جا بۆ ئەوەی ورتر لەسەر تەواوی بەڕێوەچوونی ئەم کەمپینە قسە بکەین تاوەکو بزانین سوودی ئەم بەخشینی کتێبە بۆ تەواوی خوێندکاران کە لە ناوەندێکی ئەکادمیە ئەخوێنن و لە هەمان کاتا بۆ تەواوی مامۆستایانی خۆشەویستیش هەردوو لا بە هەمانگی بتوانن ئەم جۆرە پرۆژانە ئەم جۆرە کەمپینانە زیاتر گرنگی پێبن و ئەستی ڕۆشنبیری خوێندنەوەی کتێبیش زیاتر و زیاتر بکرێت بۆ ئەمە بەستا ئەچمان لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم زۆر بەڕێز دکتۆر یۆهان عوسمانمان لەگەڵا بێت کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و ڕۆشنبیری زانکۆ لەگەڵمانەیە دکتۆر گیان سوپاس بۆ ئامادەبوون سلااو لەبێتەوە کاتە دەستان خۆش بێت زۆر سوپاس بەخێر بێن کەناڵی ئاسمانی کورسات دکتۆر گیان بە هەر لەوە دەست پێ بکەین ئاماژەم بەوە کرد یەکەمین جارەکە لە ناوەندێکی ئەکادمیە بەم شێوازە کەمپینێکی لەم شێوە یاخود پێشانگای کتێب ئەکرێتەوە ئامانجەکە لی چی بوو؟ ڕاستە خۆی سەرەتا ئێمە شانازێکین کە خوێندکاری باشمانەیە خوێندکارێکمان بە ناوی ئەژینەوە لە کۆلێژی ئەندازیاری کشتوکەڵ بیرۆکەی چێ بۆ بیرۆکەی پێشکەش بە زانکۆی سلێمانی کە سەرۆکاری زانکۆی سلێمانی کە پێشانگایەکی کتێب کاتەوە سەرەتا بیرۆکەکەوا بوو کە تەنها کتێب کۆ کاتەوە کتێبێک ببەخشە کتێبخانەی خوێنەرێک ئاوادانکەرەوە ئەمە ناونیشانی پرۆژەکە بوو ئۆتۆماتیشیان پشگیریمان کرد لەگەڵ ڕۆشتین تا توانیان لە ماوەی سێ مانگە لە دەی سێوە پرۆژەکە دەستی پێ کرد 55 خوێندکارتیایە بەشدار بوو توانرا لەو ماوەیە 15122 پەرتوو کۆکرێتەوە ئەم پەرتووکانە چی هێناوێتی فەرمانبەران و مامۆستایان و کەسانی سیاسی و خوێندکار و ڕۆشنبیر و شاعیر و بڵێن هەموو چین و توێژەکان تیا بەشدار بوون لە ڕاستیە پرۆژەکە پرۆژێکی دەگمەن بوو تایبەت بوو وەکو زانن زانکۆی سلێمانی تەنها ئیشێوە نییە زانست و زانیاری بەخشێتەوە بەڵکو یەکێ لە کارەکانی شێوەیە کە چۆن ڕەبت بێتەوە بە کۆمەلگاوە ئێمە سنتەرێکمانەی بەناوی سنتەری هەماهەنگی کۆمەلگا ئەم سنتەرە کار بۆەوە کات چۆن لەگەڵ کۆمەلگایە زانکۆی سلێمانی هاوتا بێتەوە بێکە بتوانن یەکتر تاوکەن ئەمە یەکێک بوو لەو پرۆژانەی کە خوێندکاران خۆیان پرۆژەکان بڵێن هین کردووە تەرح کردووە لە هەمان کات هەر خۆشیان بەڕێوەیان بردو تا ئێستاژەر خۆیان سەپەرشتی ئیشەکەکەن ئێمە تەنها گایدیانەکەین لە پشتیانەوەین و هاوکاریانە بین ئەمە جگی دڵخۆشیەکە بەم شێوازە لە ناوەندێکی ئەکادمیە ئەم جۆرە پێشنگایانە ئەکرێتەوە تەواوی کتێبەکان لە سەرجەم بوارەکانە تایەتی تاوەکو خوێنەرانی کتێب توانن سوود وەرگرن و ئەسی ڕۆشنبیریشیان یاخود بانکی زانیاریان زیاتر بەهێز بکەن بێگومان من کۆمەڵە داتام لایە کتێبەکانمان وەکوتم 15122 پەرتووکە ئەم کتێبانە لە 169.4 بە زمانی کوردیە لە 120 بە زمانی عەرەبیە لە 108.3 بە زمانی ئینگلیزیە لە 100.9 بە زمانی فارسیە لە 100 بە زمانی تورکیە لە 100.4 بە زمانەکانی ترە کام ژانرانە لە خۆگرێت لە 102.4 کتێبەکان زانستین 4.8 فکریە 10.3 کتێبەکان مێژوین 8.2 کتێبەکان ڕۆمانن 3.8 کتێبەکان یاساین 4.8 دیوانی شاعرانن 9.3 گشتین 4.2 پەروەردەین ئیتر ئابووری پزیشکی چیرۆکی ڕاگەاندن فەلسەفە ئاین منداڵان فەرهەنگ جوگرافیا فێرکاری گۆڤار سیاسی ئەدەبی سەرچەم ژانرەکان لە خۆیکرێت لە ڕاستیە بۆ یعنی بە شێوازێک کارمان لەسەر کردووە کە بتوانێت هەموو چون و توێژەکان ئینڤۆڤینە ئەم پێشانگای بن بتوانن بێن سوود ببینن تەمەنێمە لە دوێنێ و دەستمان کردو بە کارەکە هەر دوێنێ نزیکەی 1360 کەس سەردانی کتێبخانەکەی کردو ئەم ڕۆژ دڵنیان ژمارەکە زۆرترە بێت کتێبەکان بڵێن خواستێکی باشی لەسرە کتێبەکان لە ساڵی 1970ەوە تایەتی کە دەرچوو هەتا 2014 هەتا 2024ش تەنانەت نسخەی تیا 2024 یعنی
لە کۆن و بۆ تازە هاتووە خۆتان نەزانن هەندێک کتێبێ لەواچە کۆن بێ بەڵام بەهایەکی تایبەتی و زانستی هەیە لە 1970 تا 2024 تایەتی بۆیە ینی زۆربەی چین و توێژەکان لە خۆگرێ هەرچەنە یەک شتی کەمی هەبوو بەڵام خۆتان نەزان ئێمە داوامە لە خەڵک بوو پەرتوک ماوە بێنێ ژماری پەرتوشی مناڵ تۆزێکەکەم بوو 0.6 کتێبەکان تایبەت بۆ مناڵان بەڵام سەر ڕایوەژەر مناڵ سەردانمانەکەات. کارێکی زۆر بەجێ و کارێکی زۆر جوانە ئەمان شتان چیە لە داهاتووە ئەم جۆرە پێشەنگایانە برێوی زیاتری پێ بدرێت و خوێنکارانی خۆشەویستیش چیتر بتوانن لە ڕۆی توێژینەوەکانیان بێ یاخود لەگەڵ هەر ناوەندێکی خوێندنە کە ئیبڕن بتوانن سوود وەرگرن لەم جۆرە کتێبانە حتا کەسانی ئاسایش بتوانن بێن لێرە لەبەرەوەی بێ بەرامبەرە کتێبەکان دکتۆرە توانین باسی ئەو بابەتەش بەسەر چاو تەمان لەوەی دومیانە دەست پێکەم ئێمە سەرەتاوتمان هەموو کەسێک دەتوانێت پەرتوچێ ببەخشێت بۆی کتێبخانەی ئاوادان کاتەوە بۆیە پرۆژەکەوا بوو کە کتێبەکان بەبێ بەرامبەرەدرێت هەر بە ڕێزەگێتە زانکۆی سلێمانی ناوی تۆمارەکە 5 بلی دووەرەگرێت ئەگەڕێ بە ناو کتێبخانەکەیە بە ناو پێشانگاکە ئەتوانێت 5 پەرتوک بە خۆڕایی وەرگێت بە دڵی خۆی کامە سەرنجی ڕاکێشەیە کامە لە فیڵدی ئەوایە کامە ئەو ئینترستی هەیە بووی ئەو کتێبە وەرەگرێت و بلیتێکمانەیەاتێ ئەمە یەک دومیان ئەمە پرۆژەیە بەڕاستی بۆ ساڵانی داهاتوو گەورەترەکرێت بۆ ساڵانی داهاتوو ژماری کتێبەکان زیاترەکەین پێشتر هەوڵی بۆ ئەین چکەمە لە مانگی سێوە دەستمان کرد لە مانگ شەشە ئیعلانمان کرد بەڵام ئەگەر لە ساڵی داهاتووە لە سەرەتای ساڵەوە دەست پێ بکەین و لە کۆتایی ساڵ بێگومان ژمارەکە زیاترە بێ ئەتوانین خوێنەری باشتر بین ئەم کات بینین ناو زانکۆی سلێمانی بێجگە لەوەش ئامانجی سەرەکی ڕۆشنبیرکردن و هەروەها ئاشکردنەوەی خوێنەرە بە پەرتوک بەڕاستی خۆتان زان لە سەردەمی تەکنەلۆژیا وای لێ هاتووە کە خەڵک زیاتر پابند و وابەستەیە بە مۆبایلەکەیەوە بەڵام ئەبێ وەشمان بیر نەچێت کە نووسرا و خوێندن چێژی زیاترە متعی زیاترە کاتی باشتریەوێت بێگومان زیاتر حەزە بۆی هەیە ئۆتۆمان چێن وال لێ ئەکا دەخاتە بارودۆخێکەوە زیاتر بیرەکەیتەوە چکە لە سۆشال میدیا مەجای بیرکردنەوە ناتێ شتیکە دەیاتێ ئۆتۆماتیان هەندێک شتێ لە بەسەر تا تێپەڕێ بەڵام لە خوێندنەوەی پەرتوک ئەوان نییە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە مانەیە خوێنە لەگەڵ پەرتوکە ئاشکینەوە وای ئەکەین کە لە ساڵانی داهاتووە گەورەتر و باشتر و لە ساڵانی داهاتووەکەین سیمینارات لەم جێگایە هەبێ خوێنکار خۆی سیمینار بکات خوێنەر کە لە دەرەوەیەت لێرە سیمینار پێشکەشکە واتە پرۆژەکە گەورەترکردنی ژماری کتێبەکانی زیاترەکەین زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس دەستان خۆش مەمنون سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر یۆهان ئوسمان کا بەڕێزیان بەڕێوبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری زانکۆ بە شێوازێکی زۆر چڕۆپەڕ ئاماژەی با تەواوی ڕاگەیاندنی ئەم پێشەنگا جوانە کرد لە ناوەندێکی ئەکادمی ئەویش زانکۆی سلێمانی ئومێدەخوازین تەواوی زانکۆکانی کوردستان بتوانن لەم جۆرە پرۆژانە لەم جۆرە پێشەنگایانە زیاتر گرنگی و باهێخی پێ بدرێت لەبەر ئەوەی بۆ ڕۆشنبیرکردنی ئەستی تاکەکانی کۆمەڵگا هێندەی تر ئەستی ڕۆشنبیریان فراوانتر ئەکات و بانکی زانیاریەکانیان دەوڵەمەندتر ئەکات جا ئیسا پێم خۆشە بچینە لای دوو میوانی ترم کە ئەوان خوێنکارن بەڵام سەرپەرشتیاری هەر یەکێک لەو ستانداناکەن کە با بڵێن خوازیارێکی کتێبیێت داوای کتێبێکەکە ئەمان ڕێنوێنی زیاتری ئێنە سلااوتان لێبێت بە خێرهاتن زۆر سپاس زۆر سپاس ئەگەر کەمێک بچیتە سپاس مەنۆن پێم بڵێ ئەم جۆرە پرۆژانە یاخود ئەم جۆرە پێشەنگایانە چۆن ئەبینی سەرەتا بە خێر بێن ئەم پێشەنگانە بە گرنگێکی زۆری ئەزانی چونکە ئەبینین لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا خوێندنەوە بەرەو پاشەخشە ڕۆژە بەداخەوە ئێمە ویسمان ئەم چاڵێنجا ڕابگەینین تاوەکو خوێنەرێکی زۆرمان هەبێت لە کوردستانە تاوەکو بیر و فکری ئەو کەسە بەرەو باشی بەرین بەداخەوە بینین ئێستا گەنجەکانمان زۆر بەرەولایانی خراپە ئاڕۆن ئێمە ئامانەوێت گەنجەکانمان بۆ ڕێگەی چاکە بڕۆن ئێمە ئامانزمانەوەی تاوەکو سوودێ بە کۆمەلگاکەی خۆمان بزانین بارکی و سەرشانی خۆمان نەزانین تا چەنە پەرتووکی کردوتە هاوڕێی هەمیشەی خۆت بەڵێ من ئەوەم وتوە باشترین هاوڕێ کتێبە کتێب هیچ کات زیانت پێ ناگەینێ هەمیشە لەگەڵ توە ئەگەر کاتێکە بینی تۆ بێتاقەتیت ئەتوانی کتێبکەی بە هاوڕێی خۆت و لەو خەم و گری و گرفتە ڕزگارت بێت. بچینە لای ئەم خاتونش خاتون سلااو لێبێ پێم بڵێ لە دوێنێ کە دەستپێکی ڕاگەاندنی پرۆژەکە بوو تا چەندە دڵخۆش بیت لەگەڵ تەواوی خوێنکارانە لەم جۆرە پێشەنگیانەیە بەشداریتان کردووە و ئەتوانن بۆ تەواوی خوێندنتان سوود وەرگرن لەم جۆرە کتێبانە بۆ توێژینەوە یاخود لە تەواوی بوارەکانی خوێندنی خۆتان پێشەکی بەخێر بێن
ڕاستە ئێمەوە نزیکەی 3 مانگە بێ خەریکی ئەم پرۆژەین ئەتوانین بڵین لە ڕەمەزان بۆ گەرمای ئەهاتین زۆر ماندوو بووین ئەو هەموو کتێبەمان کۆ کردەوە دوێنێ ماندووبوونی ئەو 3 مانگە هەمووی ڕەویەوە هەمووی مابیرچەوە سەرتا زۆرە ترساین توانلاوانەیە کەسانی کەم بێ خەڵک کەم بێ بەڵام بەڕاستی ئەو ڕێژەیە کە هاو زۆر دڵخۆشەکردنین کە هاتن ئەو کتێبانیان ئەبرد کتێبەکان لەبەرەوەی هەموو بارێکی تایە کتێبی زانستی زۆر تایە کتێبەکان خوێندکاران زۆر سوودی لێ ئەبینن بە تایبەتی کتێبە زانستیەکان خوێندکاری بەشە زانستیەکان بەشەکانی علوم ئەوانە زۆر سوودی لێ ئەبینن کتێبە یاساییەکان کتێبی بواری زمان ئەدەب کتێبی زۆر باشی لێ هەمووی سوودی لێ ئەبینێ هەموو کەسێک سوودی لێ ئەبینێ تەواوی چین و توێژەکان سەردانی نێو پێشەنگاکەیان کرد؟ بەڵێ هەموو لە مناڵ گەورە گەنج ئەو هەموو چین توێژەکانی کۆمەلگاتێنە سەردانیم پێشانگایان کرد بەم ڕۆژەوە ئەو مناڵ ئەبینی مناڵی بچووگێت هەرخۆی هاتۆڵێمێ کتێب وەربگرم زۆر دڵخۆشە بین بەوانە ئێمە زۆر سپاس بە هیواین ئێوەش ئێمە لە ڕۆژی دوێنەیە نزیکەی 1700 خوێنەر سەردانی پێشانگاکانی کردووە هەروە ئێمە ئەتوانین ئەوە بڵێن ئەتوانن ئەوانە کێشە سەردانیان نەکردوین سەردانمانکەنە تاکو شش ئێمە لە خزمەتی خوێنەرانین بەخێربێن زۆر سپاس بۆ بەشداریکردنتان ئەم ئێوارەی تاوکو کاتژمێر 6 زۆر باشە سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشەی پرۆگرام دووبارەی ئەکەینەوە لە ناوەندێکی ئەکادمی پێشانگایەکی کتێب کە نزیکەی 15122 کتێب لە سەرجەم بوارە جیاجیەکانە لە زانکۆی سلێمانی لە هۆڵی کۆنگرس تەواوی کتێبەکان ئامادەکراوە بۆ تۆی خۆشەویست بۆ توی خوێنەر بۆ توی ڕۆشنبیر ئەگەر تۆ خوازیاری یاخود ئەتەوێت کتێبی دڵخوازی خۆت بەدەست بێنی ئەتوانی بیتە ناوەندێکی ئەکادمی و بەبێ بەرامبەر تەواوی کتێبەکان بەدەست بێنی تو کتێبخانەی ماڵەکەی خۆت بە یەکێک لەم کتێبانە زیاتر دەوڵەمەند بکەی کە تەواوی کتێبەکانیش لە ساڵی 1970 تاوەکو 2024یش تەواوی ئەو کەسانی کە نووسینی تایبەتیان هەیە لە بوارە جیاجەکانی کتێبە توانیویانە لێرە کتێبەکان ببەخشن و کەسێکی تر بتوانێت سوود وەرگرێت لە تاوی کتێبەکان